99 ساڵ تێدەپەڕێت بە سەردامەزراندنی پۆلیسی عێراقدا. بەو بۆنەوە مەراسیمێک لە مەڵبەندی مەشقی کەرکووک بەڕێوە چوو. لە مەراسیمەکەدا فەرماندەی ژووری هێزە هاوبەشەکانی کەرکووک و پارێزگاری کەرکووک بە وەکالەت داوایان لە وەزارەتی ناوخۆی عێراق کرد هاوکاری پۆلیسی کەرکووک بکەن تا بتوانن ئەرکەکانیان لە بەرامبەر پاراستنی ئاسایشی کەرکووک و سەر و ماڵی هاوڵاتیان جێبەجێ بکەن. ننعم بالأمن في محافظة كركوك من خلال التعاون المستمر ما بين کار دەکەین لە پێناو پاراستنی ئەمن و ئاسایشی شاری کەرکووک. ئەمەش بە هاوبەشی نێوان هێزە ئەمنیەکانی پۆلیسی کەرکووک و سوپا و هێزە ئەمنیەکانی دیکە. بەڕاستی وەزارەتی ناوخۆ هەموو پاڵپشتیەکی هێزە ئەمنیەکان دەکات لەژێر چاودێری فەرماندەی ژووری هێزە هاوبەشەکانی کەرکووک. لە هەموو ئەرکەکانی تاوان و تیرۆر ئەمەش لە ڕێگەی پۆلیسی فیدراڵی و پۆلیسی ناوخۆی کەرکووک دەکرێت. هاوکات پۆلیسی کەرکووک هێزە ئەمنیەکانی دیکە جگە لە پاراستنی گیانی هاوڵاتیان پاراستنی بیرە نەوتی و وێزگەکانی کارەباشیان لەسەرە. هەروەها دەستگای هەواڵگیری ڕۆڵێکی گرنگ و بەرچاوی هەیە لە ئاشکراکردنی تاوان و کردەوە تیرۆریستەکاندا. جنائيا أو إرهابيا. شرطة كركوك هي الأقل عددا والأقل تجهيزا بين المحافظات. پۆلیسی کەرکووک بە بەراورد بە پارێزگاکانی تری عێراق ژمارەیان کەمە. من پێم وایە ئەگەر بمانەوێت مەلەفی ئەمنی ڕادەستی پۆلیسی کەرکووک بکەینەوە دەبێ هاوکاریان بین لە بواری ژمارەی کارمەند و ئامێری سەربازی و مەشق و ڕاهێنانەوە. پۆلیسی کەرکووک تاوەکو ئێستا بە بەراورد بە پارێزگاکانی تری عێراق بەدەست نەبوونی کارمەندی پێویست و ئامێری سەربازیەوە تووشی گرفت بووە. ئەمەش لە کاتێکدا کەرکووک لە ڕووی ئەمنی و ئیداریەوە تایبەتمەندی خۆی هەیە. ئێمە دەڵێن پۆلیسی کەرکووک پێویستی بە هاوکاری هەیە و پاڵپشتیان دەبین. بۆیە داوا دەکەین پێویستیەکانیان لە ژمارەی کارمەند و ئامێری سەربازی پڕ بکرێتەوە. بۆیە بەم بۆنەیەوە داوا لە حکومەتی ناوەند دەکەین هاوکاری پۆلیسی کەرکووک بکات تا بتوانن بە هاوبەشی هێزە ئەمنیەکانی دیکە ئەمن و ئاسایش و سەر و ماڵی هاوڵاتیان بپارێزن. في سبيل الحفاظ على الأمن ومساعدة القوات الأمنية الأخرى. پۆلیسی کەرکووک لە ماوەی 14 ساڵی ڕابردوو لە کردەوە تیرۆریستیەکاندا 800 پۆلیسی بوونەتە قوربانی و با سەدان برینداریشی داوە. لە دوای ڕووداوەکانی ئۆکتۆبەری 2017 و هاتنی سوپای عێراق بۆ شارەکە تا ئێستا مەلەفی ئەمنی شاری کەرکووکی ڕادەست نەکراوەتەوە. ئەمەش لە کاتێکدایە وتەبێژی پۆلیسی کەرکووک ئامادەی پۆلیسی دەربڕی بۆ وەرگرتنی مەلەفی ئەمنی ناو شاری کەرکووک. توانای ئەوەمان هەیە پێشوش و ئێستاش و لە ئایندەشا مەلەفی ئەمنی وەرگرین. بەڵام ئەمە بڕیارێکە بەدەستی قیادەی عەمەلیات مشتەرەکەی بەغداوەیە. خۆی بڕیار دەدا ئایا هێزەکانی سەربازی بکشێنەوە لە ناو شار و هێزی شورتە دووبارە مەلەفی ئەمنی وەرگرێ. ئێمە چەندین ساڵ پێشووی مەلەفی ئەمنی بەدەست خۆمانەوە بووە و ئێستاکە هێزێکی سەربازی لەگەڵمانە هاوکارە شتێکی باشە خراپ نییە. لە مەلەفی ئەمنی کەرکووک سوپای عێراق و پۆلیسی فیدراڵی و حەشتی شەعبی و دژە تیرۆری عێراق و لیوای 61 تایبەتی سەرۆک وەزیرانی عێراق هاوبەشن. تەنها پێشمەرگە و ئاسایش تا ئێستا لە ژووری ئۆپاسیۆنە هاوبەشەکانی شارەکە نین. لە ماوەی ڕابردووشدا بڕیار بوو چەند ژوورێکی ئۆپراسیۆنی هاوبەش لە نێوان هەرێم و ناوەند لە ناوچە کێشە لە سەرەکان دروست بکرێت. بەڵام تا ئێستا نەگەشتون بەڕێکەوتن لە سەر دروستکردنی ئەو ناوەندە هاوبەشە ئەمنیانە. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام کەرکووک.